لأوروبا أمواني جنسيان هي أكري بدرين ودادقا مثلا استاد نیوەی قیادەیەکێتی کۆم دگۆڕان و بە شەکلە قیادەکانی پارتیان وەکو کەریم سنجاری بەرمونە لە پارتی وەکو خەسرۆ گۆران جعفەری میچی ئەوانە مجرمی گەورن بەڕێی ئێمە تاوانیان کردیە من بۆ خۆم شکایەتم لەوانە لە 2011 کردووە نیوەی قیادەیەکێتی کۆن هەمیان لێرە جنسیان هەیە لەو زۆربەی وڵاتەکانەیە ینی ئێمە دەتوانی شت بکەین من زۆر کردووە ینی خۆش نییە ئەو نقطەیە بڵێن بەس بەداخەوە کەمترین استجابە لەگەر تێوزائیدن حتا وڵاتە ئەوروپیەکانیش لە ئێستا چۆن وەکو گوتم داشتا و هەشت چیمیا باران لێدرن و تێقیتیان کردەوە بڕوا بکە من نیوەی قیادەیەکێتی پارتی ئەوانەی لە سوید دەژین شکایەتم لێکردنیە دکۆمێنتم دایتە دەستگای هەواڵگری سوید واتە لە بەحسیەکانیشمان کردیە لە بەحسیەکانیشمان زۆر ئەوانەی تاوانی ئەنفال کردیە ئەوانیش لێرە ینی شەڕەکی گەورەیە ئەو شەڕە پێویستی بە پارێزەری زۆر بەتوانە هەیە کە مەسەلەن پارێزەری بەتوانە کە سەعاتی بە $6 ئەگەر لوت بکە بەنمونە کەیسێکی وا وەرگری بەلای کەم چەند دەفتەرێک دۆلاری دێ ئەوش بە قودرەتی مەجموعە کەس نییە بەڵام لە ئەوروپا ڕێگا زۆرە ینی ئێمە ئەوانەمان هەموو لەسەر تۆمار کردینە من دەمەوێت هەر ئەوە بڵێم بڕوا بکە کاک ئیسماعیل یعنی بۆ خۆم دەقیقم لەو جملەی کە دەڵێم ئەوروپیەکان ئەو دۆستیان بنەست بە من گوتووە وتیان لە ئێستا نابەست لە ئایندە دەبینن یعنی مەلەفیان هەیە لە ئەوروپا کە ئەو تاوانانەی کردیتیان بە تایبەتی ئەوانەی جنسیان هەیە هەتا من نمونەیەک بڵێم لێرە بۆی ینی خەڵک بە تێنەگا ڕاست ناکەی هادی شاوێز ساتەیە لەم زۆر جار باسم کرد یەکێک برای تەحسی شاوێز بە سەردان هاتووە ئێرە جنسیەشی نەبوو ئێمە چون شکایەتمان دەکرد بەڵام دکومنتت چێکلاکەرەوەمانە بوو ئیدادگای تاوانەکانی عێراق من تەقدیمی پۆلیسی تاوانەکانی جەنجی سویدم کرد بڕوا کە پۆلیس کەتت یعنی هەوڵیدا بە دواتچوون کرد هادی شاوێز من بەرپرسم لەو زانیاریە شەوەکەی هەڵاتە نەبیت باشە یعنی قەزم لەسەر ئێمە هەوڵماندایە بەڵام بەڕاستی ئەوە خەڵک دەبیت جورئەتی زیاتر بی لە ئەوروپا ئەوانەی ئەو خەباتە دەکەن کەمینەی بە ڕاشکایی بڵێ کەمترین باز لە ڕەوەندی کورد دەکرێت بەس من پێم وایە چەند پەنجەشی دەستە ئەو خەبات ئەوی دەکا خەڵکێکی زۆر حەز دەکا بەس حەز دەکە گوێ لێرە بێ وەکو سەیری فلیم بکە وەکو سەیری تۆپێن بکە جورئەتی نییە بێ لەگەر مەسەلا من دەیان کەس هەبووە لەسەر تاوانەکانی ئەو بەرپرسانە پێم گوتنی وەرن بەدزی شایەتی بدەن ئامادە نەبوون معاناتەکە داهیتمان بەنمونە ڕۆژنامەنووس دیار هەبووە لە سلێمانی پێم گوتێ کاچی من بەس مەلەفەکەم بۆ بنێرە لەسەر عومەر فەتاحی بەنمونە بەس لەسەر کەریم سنجاری بەس کە تیرۆری ئەو هەمووی کردی ئامادە نەبوونە بەنمونە داوای دەیان مەلەفی ئەو تیرۆرە ئەخر شت ئەبێ بەڵگە لەکرد بێ کاک ئیسماعیل ئەگە بەڵگەت لەکرد نەبێت تۆ چۆن نەتوانی لەو کوردستانەی مثلا تو بچی محکمە ناتوانێت بێ ئەوە مثلا محمود سەنگایی من 2000 شکایەتم لێ کردیە بەس بەڵگەی بە قووەتم دەوێ و پارێزەرمان دەوێ و شاهد دەوێ و بە هەر حاڵ قەزم لەسەر